تەلەڤیزیۆنی خاک یان دەستگای میدیای خاک جارەکە سەدەیەکە ناوێکی دیار و ئاشنایە لە نێو میدیای بنراوی کوردیدا. وەک ناوەکەی هەوڵی داوە دەنگ و ڕەنگێکی خاکی بێت بۆ پاراستن و پارێزگاریکردن لە شوناس و ناسنامەی نەتەوایەتی و کللتور و فەرەنگی ڕەسەنی کوردی. لە سەرەتای دامەزراندنیەوە لە ساڵی 1997 تەلەڤیزیۆنی خاک وەک دامەزراوەیەکی سربەخۆ شێوازێکی نوێی کارکردنی ڕاگەیاند کە تا ئەندازەیەکی زۆر جۆرێک لە ڕێچکەشکێنی بوو لە بواری ڕاگەیاندنی کوردی. ئێستا و پاش تێپەڕبوونی 25 ساڵ خاک هەر لەسەر هەمان ڕێچکەی خۆی بەردەوامە و ناوێکی کاریگەری نێو میدیای کوردیە. خاک ئەو وێستگەیە بوو کە زۆربەی کارمەندانی بە وەفا و دڵسۆزی پێگەیان خاک ئەو ماڵە بوو ئەو دایکە بوو کە کورساتی لە باوەشی خۆیان گەورە کرد و پێگەیان. لێرەیان من پیرۆزبایی گەرمترین پیرۆزبایی ئێوە خۆم بەداداگەێنم، واروەها سەری ڕێز و وەفا و خۆشەویستی بۆ هەموو ئەو ڕێزانم دانەوێنم کە ئەمڕۆکە لەگەڵمانەنین. سەری ڕێز بۆ مامی گەورەمان کە قڵاو و پاڵپشتی هەموو میدیای کوردستان و خاک و کورسات و گەلی کوردستان و رادیۆی گەلی کوردستان بووە. تەلەڤیزیۆنی خاک وە کەناڵێکی ئەمەڕەنگ توانیوێتی لە ماوەی ئەم چارەکە سەدەی تەمەنی خزمەتێکی گەورە بە کللتور و فەرەنگی کوردی بکات. بەردەوام لەگەڵ ویست و خواستی خەڵکدا تەبا بووە و هێڵی فکری نەتەوەیی و نیشتیمان پەروەری گرنگترین پایەکانی کەناڵەکەن. زۆر بەخێر بێ مامۆستا. لە ڕۆژگارێکا کەناڵی خاک دەستی بە پەخشی خۆی کرد، هیچ کەناڵێک نەبوو کە دەنگ و ڕەنگی خەڵک بێ، هەموو کەناڵەکان حیزبی بوون. خاک دەنگ و ڕەنگی خەڵک بوو، دەنگ و ڕەنگی هەموو کوردستان بوو. من لێرەوە جێی خۆیەتی سپاس و ستایش و ڕێز و خۆشەویستی بنێرم بۆ دادەهێرۆ ئیبراهیم ئەحمەد. خاک لە ئێستاشدا بە هەمان شێوازی کارکردن بەڵام بە ستایلێکی نوێ و سەردەمیانە بە سوودوەرگرتن لە سۆشیال میدیا. جگەلەوەی کەناڵێکی ناوخۆییە لەسەر ئاستی جیهان تەواوی پرۆگرام و بەرنامەکانی پەخش دەکات. لە سەرتاوە بە گەورەی هاتووە، هەر گەورە بووە، هەر شاشێک بووە لە خزمەتی کوردانە بووە. کوردانیش لە هەر شوێنێک بوو بن، لە هەر ناوچەیەک بوو بن خاک بەسەری کردوونەتەوە. من تەنها بە کورتی بەیەواڵم پلانێکی زۆر تۆکمە و زۆر ڕێک و زۆر باشمان هەیە کە هەمە ڕەنگە لە هەموو لایەنەکانە، لە لایەنی مرۆڤایەتی، لە لایەنی کەلتور، لە لایەنی هونەر، دراما زۆر تۆکمەیە لە جاران باشتر ئەبینەوە بە میوانتان. هەموو یادگاری و جوانیە. لە ساڵیاتی دامەزراندنیدا دەستگای میدیای خاک وەک پێزانینێک بۆ هەوڵ و پشتیوانیەکانی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەک سەرپەرشتیاری گشتی و خاوەنی کەناڵەکە. خەڵاتەکەش بە نوێنەرایەتی لەلایەن شاناز ئیبراهیم ئەحمەدەوە وەرگیرا. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.